لهر شوێنێکن لە هەر جێگایەکن کە ئێستا بینەری ئێمەن جەژنتان پیرۆز بێت. هیوادارین ئەم جەژنە ببێتە مایی خۆشی و ئارامی بۆ هەموو لایەکمان. هیوادارین تاعەتی مانگی ڕەمەزانمان ئینشاءالله قبوڵ کرا بێت. هیوادارین خوای گەورە پاداشتی خێرمان بداتەوە. هیوادارین ئەم جەژنە ببێتە مایەی ئارامی و خۆشگوزەرانی بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان و کۆتایی هێنان بە جەنگی داعش و کۆتایی هێنان بە قەیرانی دارایی و کۆتایی هێنان بە خەم و ناڕەحەتیەکانی ئەم میلەتە. سڵاوتان لەبێ خۆشەویستانم، خۆشحاڵیت بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشانەوکارانم بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان، ئەمڕۆژ لە نێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ کامێرەمانی یاوکارم یاو جومعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی وەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان، ئەمڕۆ باز لە گردن ئازایی ئەکەین. لە هاوڵاتیان دەپرسین ئەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان دڵیان ناڕەحەت کردویت، ئەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئازاریان داویت، لێرەوە چیان پێ دەڵێی؟ تا چەند ئامادەی تێدایە گردنیان ئازاب بکەیت؟ تا چەند ئامادەی تایە تەنها لەبەر خاتری خوای گەورە لیان خۆش بیت و گردنیان ئازاب بکەیت؟ چونکە خوای گەورە لێبوردەیە و حەزی لە لێبوردنیشە. و هەروەها ئەو کەسانەی کە تۆ ئازارت داون لێرەوە چیان پێ دەڵێیت و چۆن گردن ئازایی خۆتیان لێ دەکەیت؟ لەگەڵمانە بن. ئەم پەیامە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی هەموو ئەوانەی قسەمان بۆ دەکەن ئەم گردنی خەڵک ئازاب بکەن، ئەم ئەوانەشی کە ئەمیان ئازارداوە گردنی ئەم ئازاب بکەن و ئەمانیش گردنی ئەوان ئازاب بکەن. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان. فەرموون. لە هەر شوێنێکن لە هەر جێگایەکن کە ئێستا بینەری ئێمەن جەژنتان پیرۆز بێت. گردنم ئازاکەن و منیش گردنیان گردنی لە سەدا سەد ئازاد بێت. ئەچ کەسێ دڵی منی عاجز کردوێ با لێرەوە گردنی ئازاد بێت. مولاي صل وسلم دائما ابدا على حبيبي. هەر لێرەشەوە گردنی هەموو کەسێک ئازاد بێت. لەم کەناڵە بە ڕێزەی ئێوەوە ئەڵێم گردتان ئازاد بێت، جەژنتان پیرۆز بێت سەرەتا لە ئەوانە. جەژنە پیرۆزە خۆ ئاراستەی کێیەکەیت؟ ئاراستەی دایک و باوکی خزمەت کەسوکار هەرەوە باز لە پێشبەکە قارەمانەکان. باز لە گردن ئازایەکەن لە بەرنمەیەدا. کەسێک هەیە ڕۆژە لە ڕۆژان ئازاری تۆی دابێت، تۆی ناڕەحەت کردبێت، تۆی بێتاقەت کردبێت، زوڵمێکی لێکردبێتی، ئالێرەوە لەبەر خاتری خوای گەورە ئالەم شاشەیەوە گردنی ئازاب بکەیت؟ وەڵای بەعزێ ناڕەحەتی هەیە ناتوانین گردنی ئازاری. خوایە بۆ گەورەی خۆی ئێمە ئەم هەموو هەڵاکە لێمان نەبورێت با ئێمەش لێبوردە بین قەیچەکە باگەرە سفاتەکانی خوای گەورە هەڵگرین. بەتاکید وایە خوای گەورەیەکی خۆشێ بە ڕەحمی وانە بارۆڵا بەتاکید وایە من لەگەڵ ئەوەیە. لێرەوە گردنی ئازاب بکەیت؟ لێرەوە بەدڵ گردنی ئازاری بەس بە شەرتێ ئەوەی کە کردوتی بەرامبەرم دووبارەی نەکات. گردن ئازاری دووبارەی نەکاتەوە. باشە. ئەی کەسانێک هەیە کە تۆ عاجز کردبێتن بتوێ لێرەوە داوای گردنی ئازاری لێ بکەیت؟ وەڵای من دڵنیام ئەوانەی کە من عاجزم کردوون پێش بڵم گردن ئازای ناکات، چونکە ئەو نازانێ عنی خوای گەورەیەکی خۆشەکە لێی ببوورێت تێگەی ئەو بیلۆ ناکات و خوای گەورەیەکی خۆشەکە پسی داوای لێبوردین لێ بکەی گردن ئازاکە ئەوە جۆ نایەتەوە شتان. دەی باشە تۆ قەیچەکە لێرەوە بیڵێیت ئەو خۆی خوای خۆی گردن ئازار باش ئینشاڵڵا من پێ لە مەڵم گردن ئازاکە گەرنەشی کە ئەوە کە دۆستە خۆی وانە ئاواکە چییە لەم جەژنەدا بێتە دی؟ وڵای ئاواتم ئەوەیە ئەم حکومەتی درۆنە زۆڵم نەکە. جەژنە پیرۆزەی خۆ ئاراستەی کێیەکەی؟ ئاراستەی پێشەکی ئاراستی دایکی بەڕێزمەکەم براکانم کە سوکارم وەکیش موسڵمانی واچوە پاچەی کوردستانەکەم. باز لە گردن ئازایی ئەەکەین. کەسانێک هەن ڕۆژ لە ڕۆژان تۆ زووی لە کردبێتن، ناڕەحەتە کردبێتن، ئێستا هەستکەی کە دەستە پێیان ناگات ئالێرەوە داوای گردن ئازایان لێ بکەیت؟ داوای گردن ئازایی لە هەموو کەسێکم چکە من کەسێکم دڵی کەس حەز ناکەم دڵی کەس بێژینم بۆ بێزگە لە دەجەژن هەر فترێک پێشی عاجزکەم ئاشتێکەمەوە من گردن ئازایی هەیە بۆ هەموو کاتێ سەبوری مەیە بۆ هەموو کات بۆ هەموو کەسێک. کەسانێکان خۆیان زووی کردبێت بتوێ ئالێرەوە گردنیان ئازاب بکەیت؟ کەسانێک دڵی منیان زووی کردبێ بە دڵنیایەوە هەموو کەسێک دۆست و دوژمنی خۆی هەر هەیە
بەدڵنیاوە حەزەکەم کەس دڵی لێم نێشێ و توانی لەبەر خاتری خوا ئالێرەوە گردنە ئازاغی گردنی ئازا بێت هەموو کاتە گردنی ئازا بێت جژنە پیرۆزە خواراستێکی یەکەی سەرەتا خێزانەکەم دایکی عزیزم ئەنجام مسلمان ئەنجام بە تایبەتیە مسلمانە زوڵم لێکراوانەی خۆمە باز لە گردن ئازایی ئەەکەین لەم بەرنامەیەدا کەسێک هەیە ڕۆژ لە ڕۆژان تۆی زویر کردبێت تۆی ناڕەحەت کردبێت تۆی بێتاقەت کردبێت ئالێرەوە لەبەر خاتری خوا گردنی ئازاکەی لەم شاشەوە بێشک هەمومان کەسێکەیە ڕۆژێک لە ڕۆژان ئازاری یابنی ئازاری کەسێکمان نابێت کە بە دوای گردنازایە بگەڕین لێمانقەیە با پێچوانشت بەڵام وەکو شخصی خۆم ناتوانم گردنی ئازا ناکەیت گردنی ئازان چییە بێ ئالێرەوە لەبەر خاتری خوا گردنی ئازا بکەیت گردنی ئازا بکەم بەس بەدڵ ناتوانم ئەو خۆڵ خەڵەکان کاتێ ئەی باشە کەسە عاجز نەکردووە بتوێ ئالێرەوە داوای گردن ئازایی لێ بکەیت بێگومان لێرەوە داوای گردنازایی لێ یەکەم ئەگەر ڕووی ئەوم نەبوو بێ ڕوبەڕوو بەخۆی بڵێم لێرەوە داوای لێکم گەردن ئازا بکە غەڵەتم بەرام لە کاتێکە کە تۆ داوای گردن ئازایی لە خەڵکەکە ئەی بۆ تۆش بڵە گەورە نابێت و گردنی ئەو کەسە ئازاکە کە ئازاری داوی ئەوان جوابی نییە نازان ناتوان بەدەست خۆم ئەوەتە چێ لەم جەژنە بەدەدی هەموو کەزاوەتی خۆی زۆرە ئاوەتی من ژیانێکی ئارام دوور لە شەڕ کۆتایم قەیرانانە بێت بەڕاستی خەڵک هیلاکە هەمومان هیلاکی ئەوە لێستا ئەوەیە خیاڵی خەڵک لای ئەوەیە ژیانی ئارام بێتوانێت ژیانی سەرەتایی بۆ بگەڕێتوانێت جەژنە پیرۆزەی خۆ ئاراستێکی یەکەی ئاراستەی بەڕێستان و بیرانی ئازیز و کارمەندانی پەیام و هەموو خزم و کەسوکار و مسلمانانی ژیانی کوردستان تایبەتی بەرنامەکەمان تایبەت کرۆ بە گردن ئازایی کەسێک هەیە یاخود کەسانێک هەن کە ڕۆژە لە ڕۆژان تۆیان زیویر کردبێت تۆیان ناڕەحەت کردبێت زوڵمێکیان لە کردبێتی حەقێکی تویان خواردبێت ئالێرەوە لەبەر خاتری خوای گەورە گردن ئازایی بەڵێ هەبووە و گردنیان ئازابێ بەڵامیش بەڵام بەدڵ گردنیان ئازایی بەدڵ گردنیان ئازابێ بەڵام داواکارم لەوانش کە من ستەمێک شتێکم کردێت هەر کەسێکی عزیزم داوای لێکم گردن ئازاد لە هەر شوێنێکن لە هەر جێگایەکن کە ئێستا بینەری ئەمەن جەژنتان پیرۆز بێت گردنم ئازاکەن و منیش گردنیان ئازا گردنی لە 100% ئازاد بێت ئەچ کەسێ دڵی منی عاجز کردوێ با لێرەوە گردنی ئازابێ مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك هەر لێرەشەوە گردنی هەموو کەسێک ئازابێ لەم کەناڵە بەڕێزەی ئێوەوە ئەڵێم گردتان ئازابێ جەژنتان پیرۆز بێ سەرەتا لە ئەوانی باز لە گردن ئازایی ئەەکەین لەم جەژنەدا جەنابەت ڕۆژە لە ڕۆژان کەسێک هەبووە کە دڵی زویر کەی کە ناڕەحەتی کەی کە بێتاقەتی کەیت بتەوێ ئالێرەوە داوای گردن ئازایی لێ بکەیت و گردنی خۆتی پیازا بکەیت تاوان هەیە داوای گردن ئازایی لێکەم و ئینشاڵڵا لای منەوە گردنی ئازا بێت تۆ هەبووە زوڵمە لێ بکات یان حەقت بخوا نەشکر نەبوو باشە تۆ توانی گردنی ئەو کەسانە ئازاکەی سەیری شاشەکە بکەی بڵێ گردن ئازا لەبەر خاتری خوا لەبەر خواتی خاتەوە یعنی هەموو کەس ئازا بێت ئالەم جەژنەدا ئاواتت چێ بێتە دی وڵای تر ئاوات مۆیم وەزعالم خەڵکە چاک بێ و خەڵک بە خۆشی بژی و ئەم حیزبانەوەکو برا دەست لە دەستیەکی و ئەم زروفە چاکن کەسێک هەبووە ڕۆژە لە ڕۆژان تۆ ناڕەحەتکە عەزیەتی تۆ بات حەقێکە بخوات زوڵمێکە لێ بکات بەس تۆ ئالێرەوە دڵە گەورە بێت لەبەر خاتری خوای گەورە لەم شاشەیەوە بڵێ گردنە ئازابێ ئینشاءالله لەبەر خازم ئەمە هەموو شێکمان مەبەستەکەمان ڕزابوونی خوای لەبەر خاتی ئەو خۆیان ئەگەر هەموو قسێشی پێوتم ئەگەر لێش یا بوزیش پێم هەر لەبەر خواگەردنی ئازاب نەکات کەسێک هەبووە ڕۆژە لە ڕۆژان تۆ حەقی بخۆیت تۆ مافی بخۆیت تۆ زوڵمێکی لێ بکەیت تۆ عاجزی بکەی ئالێرە بتوێت داوای گردن ئازایی لێ بکەیت زۆرش بە تابەتی من بە ڕێزەوە چوومەتە خزمەتی لەوانەوتمێتن داوای گردن ئازایی لێ بکەم لەبەرەوەی ئینسان مردنمان لە پێشە هەموو شتێک بەڵام ئێستان پێش ئەوەی ئەو شتانە بکە پێش ئەوەی ئەو شتانە ڕووبە مردن لە پێش ئینسان بیری مردنی هەبێ باشتر ئەو شتانە ڕووبە کەسێک هەیە کە تۆ دڵی عاجز کردبێت کە تۆ ئازارت دابێت بتوێت لێرەوە داوای لێ بکەیت کە گردنی خۆی پیازا بکە بەڵێ ڕۆژانە ئەبێ کەسێکە بێت دڵی عادزکەین بەڵامانی بڵێ ئەو شتەش لە دڵۆ نابێ کەسان لە دڵی گریت هەنی شتێک بێ ئارەوەڵا خەڵک زۆرە لێرەوە پێڵم گردن ئازاکە و ڕۆژ بە ڕۆژانە بڵێ منیش پەس دەبم منیش تو ڕابن دین ئینسانە
کاتێکە بێ پەس دەبێت کاتێکە بێ یعنی بڵین مشکی وای لێ پەس دەبێت و تووڕە ئەبێ تووڕەبوونێک هەڵچوونێکی هەیە تێگەی ئیتر لێرە داوای لێبوردنیان لێ یەکەم لەوانەی کە دڵم لە عاجزکردن و گردنم ئازاکەن و منیش گردنیان ئازاکەم کە دڵم لە عاجزی کردووە لێرە ئەوانەی کە سویان عاجز کردووە تۆ لێرە ئەتوانی گردنیان ئازاب بکەی لەبەر خاتری خوا ئارە وەڵا گردنیان ئازابێ و هەزار جا گردنیان ئازابێ لەبەر خاتری خوای گەورە ئێمە هەموو خۆمان ئینسانین و گردنیان ئازابێ ئەوان نژک لەوە چ لە کاتێکا بە قەیچێکە بە ئەو گەورەی لە ئێمەوە بێ لێبوردەیی تا چەند نییە بۆ مرۆڤ وڵات پێویستە هەموو کەسێ پێویستە لێبوردەیی هەبێ هەموو تاکێ لەم وڵاتایە پێویستە لێبوردەیمان زۆر بێ هەموو تاکەکان پێویستە کە لێبوردەیمان هەبێت چونکم خوای گەورە لێبوردنی هەیە ئێمەش ئەبێ لێبوردەمان هەبێت و بەرامبەر هەموو کەسە و عەبدەکان ئومێد و ئاواتی تۆ چێ لەم جەژنەدا بێتە دی واللهی ئومێد و ئاوات زۆرە بەڵام بڵێ نایەتە دی بڵێن ئەوانەی کە ئێمانەی نایەتە دی ئومێد و ئاواتمان زۆرە لەم وڵاتەیە بەشکم خی گەورە بیکە ئەم قەیرانی دارایە لەسەر ئەم وڵاتەمان لاچێ ئەم وڵاتەمان خۆش بێ بەرپرسەکانمان یەکتر بگرن خی گەورە کارێکی ئاسان و کاراسانیان بۆ بکات و ئەوانیش یەکتر بگرن و دڵی ئەوانیش چاک بێت و لە بەرامبەر ئەم خاک وڵات و نیشتیمانە شەڕ ئەم شەڕ و بەزمووی نەژ نەمێنێتەوە چونکەم ئەم شەڕە زۆر ناخۆشە و زۆر ینی بڵێن فیتنێکی گەورەی هاتەوە بۆ ئەم وڵاتەمان گردن ئازایی یەکێکە لەو سیفاتانەی کەوا لە مرۆڤەکانە کات خۆشەویستی لە نێمانە زیاد بێت گردن ئازایی وا لە خەڵکی دەکات کە ڕق و کینەیان بەرامبەر بە یەکتری نەمێنێت گردن ئازایی وا لەو مرۆڤانە دەکات کە دڵیان لە ئاستی یەکتری پاک بێتەوە و جارێکی تر هەڵە بەرامبەر بە یەکتری نەکەن گردن ئازایی مرۆڤ گەورە دەکات لای بەرامبەرەکانی مرۆڤ بەڕێز دەکات مرۆڤ خۆشەویست دەکات گردن ئازایی پەیوەندی نێوان مرۆڤەکان کەوتر و بەهێزتر ئەکات گردن ئازایی وا ئەکات کە بێتە هۆی تەبایی نێوان ڕیزەکانی خەڵک بەگشتی و موسڵمانان بە تایبەتی بۆیە هەموو ئەو کەسانەی کە لەم بەرنامەیەدا داوای گردن ئازایی لە یەکتری دەکەن و لەو کەسانەی کە زویریان کردوون و داوای گردن ئازایی لەو کەسانە دەکەن کە یاخود گردنیان ئازا دەکەن کە هەڵەیان بەرامبەر کردوون ئەمە کارێکی جوانە و یەکێکە لە سیفاتە جوانەکانی موسڵمانان لە بیریشمان نەچێت خوایەک بۆ گەورەی خۆیەوە ئێمە ئەم هەموو تاوانە دەکەین بە ئاشکرا و بەنهێنی بە شەو و بە ڕۆژ بەڵام خوای گەورە لێبوردەیە خوای گەورە لە مرۆڤەکان دەبورێت ئەگەر داوای لێبوردنی لێ بکەیت بۆیە زۆر گرنگە ئێمە کاتێک کە داوای لێبوردن لە کەسێ دەکەین یاخود داوای گردن ئازایی لە کەسێ دەکەین بەرامبەرەکەش دڵی نەرم بێت لەبەر خاتری خوای گەورە لەو کەسە ببورێ و گردنی ئەو کەسە ئازا بکات بۆ ئەوەی کە یەکێک لە سیفاتە جوانەکانی خوای گەورە کە لێبوردەیە کە عەفووە ببێتە سیفاتی ئێمەش و ئێمەش لێبوردە بین بۆ ئەوەی کە پەیوەندی نێوان مرۆڤەکان کەوتر و بەهێزتر بێت هیوادارین هەموو کەسانی کە تا ئێستا داوای لێبوردنیان کردووە ئەو کەسانەی کە ئەم بەرنامە دەبینەوە گوێیان لێتی گردنیان ئازا بکەن و ئەو کەسانێشی کە گردنیان ئازا کراوە لەم بەرنامەیەدا دڵخۆشم بەوەی کە گردنیان ئازا کراوە و جارێکی تر هەڵەکانیان دووبارە نەکەنەوە بەرامبەر بەم کەسانە و بە کەسانی دیکە ئێمە زیاتر بەردەوام دەبین و زیاتر لە خزمەتەنا دەبین و زیاتر جەژنە پیرۆزە و ئەم پەیامە بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە لەگەڵمانە بن فەرموون کەسێک هەیە ڕۆژە لە ڕۆژان تۆ زویری کردبێت ناڕەحەتە کردبێت ئازیەتە دابێت حەقێکی خواردبێت لێرەوە لەم شاشەی پەیامەوە لە بەرنامەی پەیامی تۆوە داوای گردن ئازایی لێ بکەیت و تا گردنی ئازا بکە کەسێک نییە زویرم کردوێ بەڵام ئەگەر کەسێکیش ببێ من نەزانم هەر لێرە گردنی ئازا داوای گردن ئازایی لێەکەی داوای لێ یەکەم بەس ئەوەی کە بزانم کەسم هین نەکردوە عاجز نەکردوە کەسانێکەیە کە حەقی تویان خواردبێت کە زوڵمیان لە تۆ کردبێت کە تویان ناڕەحەت کردبێت لێرۆ لەبەر خاتری خوای گەورە لەبەر خاتری جەژنی پیرۆز گردنی ئازا بکەیت هەر کەس حەقی نبێت لەبەر خاتری خوای گەورە گردنی ئازا ئاواتی جەنابەت چێ لەم جەژنەدا وەکو چی ئاواتێکەکە حەزەکەی لەم جەژنەدا بێتە دی ئاواتی وەها هەیە بۆمە حەزەکە قەیرانی دارایی کۆتایی بێت هەیە حەزەکات سەر بەخۆی کوردستان بێتە دی هەیە حەزەکە بۆ نمونە شەڕی داعش نەمێنێت تو ئاواتی تۆ چییە؟ ئەوە هەموو ئاواتێکی هەموو تاچیش کوردە من وەکو هەر تاچیشی ئەم وڵاتە ئەوە هەموو ئاواتێکم ئەوەیە قەیرانی دارایی نەمێنێ شەڕ نەمێنێ هیچ شتێک هیچ شەڕ و شۆڕێک لە وڵاتان نەبێ هەتا خەڵک ئەوە ئاواتی هەموو کەسێکە نەکەین جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی گشت پێشمەرگە قارەمانەکانەکەم جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی باوکمەکەم براکانم کە سوکارم
ئاراستەی هەمویانەکەن. بەرنامەکەمان تایبەتە بە گردن ئازایی. کەسێک هەیە ڕۆژە لە ڕۆژان تۆی ناڕەحەت کردبێ، زوڵمێکی لە تۆ کردبێت، ڕۆژە ڕۆژان حەقی تۆی خواردبێت، لەبەر خاتری خوای گەورە تۆ ئالەم شاشەیەوە گردنی ئازا بکەی. زۆر هەموو کەسێک کەس نییە بڵێن یەکێک دڵی عاجز نەکردبێ، دڵی کەسی عاجزنە، هەموو کەسێک ئەوە هەیە. بەڵامی تر خۆی پێویستە ئەگەر ئینسانی خۆی بە بسڵمان بزانێ، بە ڕۆژوو ببێ، پێویستە ئەو کەسە گردنازایی ئەو کەسانە بکە لە کاتی ڕەمەزانی پیرۆزە و لە کاتی جەژنی ڕەمەزانی پیرۆزە حەقا بیکات و منیش لە دڵما هەر لێرەشەوە گەرنی هەموو کەسێک ئازابێ. ڕۆژە لە ڕۆژان کەسێکە عاجز کردووە، زویرت کردووە، حەقێکی خواردووە کە ئالێرەوە داوای گردن ئازایی لێ بکەی؟ بەڵێ، لێرەشەوە داوای گردن ئازایی لێکەم و داوای لێبوردنیشی لێکەم. ئاواتی تۆ چییە لەم جەژنەدا بێتە دی ئینشاءڵڵا؟ ئاواتم ئەوەیە ئەم حیزبانە یەک بگرن، ئاواتم ئەوەیە تۆزێ بازار بجوڵێتەوە ئەو خەڵکە بەڕاستی زۆر وێرانە خەڵک ئەوەی کە بێتە بازارەوە وەزەی خەڵک ببینێت یەگا چۆنیە. داواکەم ئەو مەسوولانە هیچیان نانە بازارەوە، بەڵام لە تەلەڤیزۆنە لە کەناڵەکانەوە بەشک و چاویان بۆ خەڵکە کەوێ و حاڵێکی ئەو خەڵکە بزانن چا ئەم کۆبوونەوەانە وەک کۆبوونەوەکانی جاران نەبێ. ئیشەڵا سەرکەوتوو بێ ئەمانەی دوای جەژن. جەژنە پیرۆز مامۆستاکان. ئیشەڵا جەژنی هەموو لای پیرۆز و مبارەک بێت. سپاسانەکەم، دەستان خۆش بێت. جەژنە پیرۆزە خۆ ئاراستێکی یەکەی. لە پاش حەمد و سەنا و سپاس بۆ خوای گەورە و سڵاتش بۆ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم یەکەم کەس بۆ دایکم، بۆ باوکم، اینجا بۆ خێزانم و کوڕ و کچ و خانەوادەم و بەو تەدەڕوجا بۆ هەموو موسڵمانان لە سەرانسەری زەویە. مامۆستا باز لە گردن ئازایی ئەەکەین. پاچەند گرنگە مرۆڤ لێبوردە بێ، بەخشندە بێ، گردنی بەرامبەرەکانی ئازا بکە و ئەگەر حەقی کەسێکیشی خواردبێت لە کەناڵێکی وەکو ڕاگەاندنەکانەوە داوای لێبوردن گردن ئازایی بکە. ئەمە تا چەند گرنگە؟ بەڕاستی خۆی حەق و نا زۆر مشکیلەیە. یعنی ئەگەر من بۆ نمونە دینارێکی تۆم خواردبێ، بەڵام هەر بڵم گردنم ئازاکە نابێ، بێ حەقیقەت بۆ بژێڕمەوە ئەنجا داوای گردن ئازایش بکەم. لەبەرەوە بەشێک لە مەسەلەی جەژن و گردن ئازاییش شاکارێکی جوانی میلەتی ئێمەیە، کللتورێکی جوانی نەتەوەی ئێمەیە و هەروەها شاکارێکی دینداری و ئیسلامیانەیە. لە ڕاستیە ئەگەر مرۆڤ هەر تاوانێ بەرامبەر هەر کەسێ بکە زۆر گەورەیشە، بۆ ئەو کەسە زۆر گەورەیە ئەگە بڕوا بڵێ داوای لێبوردنەکەم جا چ بەت بەرامبەر کەسێ بێ یا بەرامبەر میلەت و شارێ شوێنێ نازانم بەرامبەر هەر کەسێک بێت. ڕۆژە ڕۆژان دڵی کەسێکە زیویر کردووە تاکو لەم شاشەی ئێمەوە لە بەرنامەی پەیامی تۆوە داوای گردن ئازایی لێ بکەی؟ پێم شک نایە کەسێک ئەگەر کەسێکی زویر بوو بێ لە قسەی منیانی پێم لەگەڵ شەخص هیچم نەبووە، بەس لە قسەی عامە ئەگەر کەسێک نازانم هیچ شتێکم نییە لەگەڵ کەسێکە، ینی پێم وانی حەقی کەسێکم خوارد بێ داوای گردن ئازایی لێ بکەم. کەسانێک کە ڕەنگە توان زویر کردبێت، توان ناڕەحەت کردبێت، باسی توان کردبێت، بۆ نمونە حەقی توان خواردبێ، تا چەند ئامادەی تیا گردن ئازاییان لێ بکەیت، یعنی گردن ئازا بکەیت لە سڵان نەوەیان گردنیان ئازا بێ. دەکەیتری؟ وەڵا ئیتر وەڵا گردنی لە 100% ئازاد بێت. لە هەر شوێنێکن، لە هەر جێگایەکن کە ئێستا بینەری ئەمەن جەژنتان پیرۆز بێت. گردنم ئازاکەن و منیش گردنیان ئازا، گردنی لە 100% ئازاد بێت. هەچ کەسێ دڵی منی عاجز کردوێ با لێرەوە گردنی ئازا بێ. مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك. هەر لێرەشەوە گەرنی هەموو کەسێک ئازابێ. لەم کەناڵە بەڕێزەی ئێوەوە ئەڵێم گردتان ئازابێ، جەژنتان پیرۆز بێ سەرەتا لە ئەوانە. جەژنتان پیرۆز بێ. باشیت جەژنە پیرۆزەی خۆ ئاراستێکی یەکەی؟ ئاراستەی سەرەتا هاوسەرەکەم، کەسبکارم، بەڕێستان، سوپاس بۆ کەناڵەکەشتان، مەمنونتانم هیوای جەژنێکی خۆش و شادی بۆ هەموو لایەک. بەرنامەکەمان باسکردن لە گردن ئازایی. کەسێک هەیە ڕۆژە لە ڕۆژان جەنابتی زویر کردبێت، حەقی توی خواردبێت، زوڵمێکی لێ کردبێتی، لێرەوە لەبەر خاتری خوا گردنی ئازاکەی؟ لەم کاتەیە لەوانەیە لە یادم نەبێ، بەڵام هەت کەسێک دڵی منی عاجز کردبێت لەم کەناڵە بەڕێزەی ئێوەوە ئەڵێم گردتان ئازابێ، جەژنتان پیرۆز بێ سەرەتا لە ئەوانیش. کەسێک هەیە کە تۆ زوڵمە لێ کردبێت، تۆ حەقی خوارەبێت، تۆ عاجز کردبێت، لێرەوە داوای گردن ئازایی لێ بکەیت؟ باڵێ من نەم کەناڵە بەڕێزەی ئەوە دیسانەوە ئەڵێمەوە هەچ کەسێ زوڵمێکم لێ کردبێ، ئەگەر هەر شتێکم کردبێ
داوای لێبوردنی لێ یەکەم گەرنە مازاکە سواسی یەکەم ئەگە گەرنە مازاکە ئاواتت چییە لەم جەژنەدا بێتە دی؟ ئاواتمەوەیە هەموو ئینسانەکان وەک یەک بژین، هەموو ئینسانەکان بە خۆشی و شادی بژین، ئاشتی سەقامگیری بگەڕێتەوە وڵاتمان خۆش ببێت، وڵاتمان بەرە و ئاشتێکی و کوردستانێکی سەربەرز و وڵاتێکی پێشکەوت و وڵاتێک بێکە خۆمان حکمی خۆمان بکەین لەژێر ئاڵای کوردستان. باز لەگەردن ئازایی ئەەکەین کەسێکە بۆ لە ژیان تا ڕۆژ لە ڕۆژان تۆ ناڕەحەت کات، تۆ عاجز کات، تۆ زویر کات، لێرەوە تۆ گەردنی ئازاکە لەبەر خاتری لەبەر خاتی خوای گەورە کەسێ ئیتر دڵی لێمە شابێ ئاگام لێ واگەم لێنەوە لەبەر خاتی خوای گەورە گەردنی خۆش ئازادە. ئەو کەسانەی کە تۆ عاجزت کردوون لێرەوە تا چەند داوای لێبوردنا لێەکەی بەقەت هەموو دنیا داوای لێبوردنە لەگە ڕۆژە لە ڕۆژانی دڵ یەکێکم ئازارابێ نەمزانی بێ لێرەوە لەم کەناڵەیەوە داوا گەردن ئازای لێەکەم. جەژنە پیرۆزەی خۆ ڕاستێکی یەکەی وەڵا یەکەم بنەماڵی شەیدان، دووەم ڕێز و سەری ڕێز و نەواسش بۆ سەرکردەمان کاگنەوە شیروان کە لە مانگە ئەلەم واخەریکە چلێیتی کە وەفاتی کرد. بەڕاستی ئەوە بۆ ئێمە کارەزاتێکی ناخۆش بوو چونکە ئەو کابرایە بۆ هەموو کورد بوو. مەس لەگەردن ئازایی یەکەین جەنابەت ڕۆژە لە ڕۆژان کەسێک عاجزی کردویت، کەسێک زویری کردووی، کەسێک ناڕەحەتی کردووی، یا زوڵمێکی لێ کردووی، یا حەقێکی خواردوویت، لێرەوە لەم شاشەوە لەبەر خاتری خوای گەورە گەردنی ئازا بکەیت؟ وەڵی خۆی ڕاستە ئەم شتەی تۆ پرسیاری لەکەیت، ئەوە ڕاستە بۆ شتێکی مرۆڤایەتیە، بۆ هەموو مرۆڤێ پێویستە ئەگەر لە هەش دینێکا بێت، لە هەش قەومێکا بێت، پێویستە ئینسان دڵی گەورە بێ. بەڵام کوردیش وتوێتی دەمێکە وتوێتی مەل بەبا لە نافرێ چەپڵەش بە دەستێ لە نادرێ. تۆ چەند هەنگاو بشیتە پێشەوە ئەگەر هەنگاوەکانی تۆ زیاتر بوو بەرە مقابلەکە هەر بۆ دواوە ڕۆی چە سەڵاتێ نامێنێ. ئەوەی کە تۆ باسیەکەی ئەوە بۆ زمانێکە بێ، بۆ تاریخێکە بێ کە پارە حکوم نەکە. ئێستا پارە حکومەکە، خەڵک بە عەقڵ بیر ناکاتەوە، بەس بە ئیرفانی بیرەکاتەوە، بە ویژدانی بیر ناکاتەوە، بە مەسلحەتی بیرەکاتەوە، بە برایەتی بیر ناکاتەوە، بە خاچ و قروچ و بە پاشەقول لێگرتن بیرەکاتەوە. سەگانی تۆ جوانە، بەڵام قەیچێکە با ئێمە هەر کەسە لای خۆمانە هەوڵ بین لێبوردە بین. تۆ گەردنی بەرامبەرەکانە ئازاکە با لە تۆ خەڵک فێر بێ. ئەخی من بۆم شی کردیتەوە، وتم زمانێک بوو خەڵک بەس دڵی هەبوو، گیرفانی نەبوو. با بیگەڕینەوە زمانە قەیچێکە، با بیگەڕێن تۆ گەردنی ئەو کەسانە ئازاکە کە زویران کردوی. بەڵێ ئەخر وابزانم من و تۆ لە یەک شتاگەنە نەتیجە. ئەڵێم مەل بەبا لە نافرێ چەپڵەش بە دەستێ نەناترێت. ئەیستا لێرە ئالم شاشەوە لەم بەرنامەی منەوە گەردن ئاسایی لەو کەسانە بڵێ گەردنتان ئازا بێ قەیچێکە. هەچ کەسێ دڵی منی عاجز کردوێ با لێرەوە گەردنی ئازا بێ، نەک جارێ هەزار جار. هەچ کەسێ حەقی لای منە نەک جارێ دە جار ئامادەم بێمەوە. دووبارە جەژنی سەرجەم مسلمانانی جیهان پیرۆز بێت بەگشتی و گەلی کوردستان بە تایبەتی هیوادارین جەژنی خێر و خۆشی بێت بۆ هەموو لایەک، جەژنی هێنانەتی ئاواتی هەموو ئەو کەسانە بێت کە لەم بەرنامەیەدا ئاواتیان خواست. هیوادارین جەژنە بێت ئاشبوونەوەی دڵەکان بێت، ساغبوونەوەی دڵەکان بێت، پاکبوونەوەی دڵەکان بێت، گەڕانەوەی دڵەکان بێ بۆ لای خوای گەورە. هیوادارین جەژنە بێت کە ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستاندا بەرقەرار بکرێت. هیوادارین جەژ دەبێت کە خەیرانی دارایی کۆتایی بێت و خەڵکی ژیانی بگەڕێتەوە بۆ ژیانێکی خۆشتر وەکو چەند ساڵی ڕابردوو. منیش وەکو خۆم، وەکو محەممەد ڕەحیم، وەکو پێشکەشکاری ئەم بەرنامەیە لێرەوە جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی هەموو مسلمانانەکەم و داوای گەردن ئازایی لە هەموو ئەو کەسانە دەکەم ئەگەر ڕۆژە لە ڕۆژان بە قسەیەکی من زویر ببێتن، ئەگەر ڕۆژە لە ڕۆژان من دڵم عاجز کردبێتن، ئەگەر ڕۆژە لە ڕۆژان حەقێکم خواردبێتن نەمزانی بێت، لێرەوە داوای گەردن ئازایان لێ ئەەکەم، داوایان لێ دەکەم لەبەر خاتری خوای گەورە گەردنم ئازا بکەن. و هەموو ئەو کەسانێکی کە ڕۆژە لە ڕۆژان دڵی منیان زویر کردووە، ڕۆژە لە ڕۆژان بێتاقەتیان کردوم، حەقیان خواردوون، تەنها و تەنها لەبەر خاتری خوای گەورە گەردنیان ئازا بێت. چونکە من خۆم داوا لە خەڵکەکەم گەردنی خەڵک ئازاکات، ناکری خۆم گەردنی خەڵک ئازا نەکەم، بۆیە گەردنی هەموو ئەو کەسانە ئازا بێت کە هەڵەیان بەرابەر کردوم، کە زویریان کردوم. جەژنە پیرۆزەی خۆشم دووبارە ئاراستەی سەرجەم مسلمانانەکەم. ئاواتیشم ئەوەیە
ئینشاءالله کۆتایی بە قەیران بێت و جەژنێک خێر و خۆشی بێت بۆ هەموو مسلمانان و بۆ کوردستان بە تایبەتی پەیامی ئەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت